وعدیان پێداین پێش هەڵبژاردنێ ڕقەمیشیان داینێ بە زڵۆمان دیار نەکرا شۆفەریان لێدا و ئێستاشە بینین خەڵکە کاتیە تەلەفۆنیش کرایە مەسەڵەن لۆیان کردینە کاکەڵگۆردی و لۆ قایم و لۆ شارەوانی و پێیان گوتین و گوتیان عاد لە جێکی دەدەنێ گەر بەشی نەکرد لەوێن دەرێ بەڵام ئەمە لۆ لە جێکی دی عادمان بدرێت نامانەوێ حادە پشتێمە بدرێتە خەڵکی مادام جێ مەکتەبێنە ئەمە لێرە عادمانەوێ لە جێکی دیمان ناوێ ئێستاش داواکاریمانەوەیە باقە دەما ئەگەر حادمان دەدەنێ لێرەمان دەنێ ئەگەر نەشمان دەنێ ئەمە لی جێکی عادمان نایە بڵێن جالا مەسەرن لە منتیقەچی دیکە بۆ خەڵکەچی دیدین دە پشتەمە حادی دەدرێتێ بەس حاد نادرێتەوە ئێستا خەڵکەوە لێرە دەستیان بەخانی کردێ و ئەمەش لەو گۆڕی ماینەوە یعنی هیچ پێش هەڵبژارنێنەوانێ دەزار لە دویان نارنێستا یعنی هەر بە تەلەفۆنیش ناگادار ناکەنەوە کاکە حاردن لە جێشی دەنێ فەرمی لۆن دیاری کەمزان لە چی نەدەنی ئەگەر جێن کەڕانێ نەبی نانەوێ ڕاستی شارەوانی دوزار تەوزەحکردنەکەی ئیما بەخۆی تاپۆیە دەڵێن تاپۆیە ئەوانەی کە هاتینە دەڵێن تاپۆیە بەس ئایا من نازانین تاپۆیان تاپۆنیە بەس حکومەت ئەگە تاپۆی کردبی کو مەسەڵەن حکومەت ئاگادارە شارەوانی ئاگادارە کو دەبی مەسەڵەن لۆمە دیاریکرێ بڵێن نەدەنێنگۆ تاپۆیان پێ بۆ کو مەسەڵەن حکومەت دێتن حکومەت ئاگادار نیە کە تاپۆی پێکابرا کو ئەتوانی بڵێم یا حکومەت کو لۆمە دیاریەکە مەسەڵەن ئێستا ئەوەی کە ئێستا ئەو ڕقەمەی کە دیاری کرایە ئەو ڕقەمەی کە دیاری کرایە ئێستا حالیان لۆ جەماعەتێمە دیاری کرابوو ئێستایەکی دیهاتیە و ڕاقینایە و دەستی پێکردی و شۆفەریدا خەریکە بیکاتەخانە داواکاریمە ئەوەیە مەسەڵەن ئەمە بەڕاستی لێرەینە کە جێ مەکتەبێ من ناڵێن ناڕۆین بەڵام حاردەکەن لەو نێژەکانە بدرێتێ حاردە پشتێخانیمە بدرێتە کەسەک ئەمە ناچی نزیەکی دووەر بگرین بەڕاستی یعنی نانەوێت لە جێکی داعا دووەر بگرین ئەگەرن درێتێ لێرن بدرێتەوە سەر چاوە مەگە لێرەشن نادرێتێ ئەو دەسەڵاتی حکومەتن نییە ناتوان بەرگاری حکومەتی بینەوە بەڵام حکومەت ئەگەر ئەوێ حاردن بداتەوە قەرەبوون بکاتەوە تەنها حاردێک نەلاتێ ئەمە خانی چەند ساڵ لێرە دەو کەلاوانەدا ئاژین لە فەقیری بووە لە دەستکورتی بووە ئەگەر نا یعنی چێ هەیە دەو خانانەدا بژیت